یەکێتی نابینایان لە میانەی کار و چالاکیەکانی هەموو ساڵانە یەکێک لە کارە گرنگەکانی ئەوەیە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە چەند شێوازێک بە چەند جۆرێک لە ڕێگەی چەند خێرخوازێکەوە ئەفتاری ئێوارام کاتەوە بۆ نابینایان. بۆیە ئەم ئێوارەیە بە سوپاسەوەیە مەسپاس بۆ بەڕێز کاکسۆران و ستافی بەڕێوەبەری ئەم خواردنگەی ناو تایتانیک. ئەم ئێوارەیە زیاتر لە 100 نابینا پشتیوانیمان لێکراوە ئەفتارێکیان بۆ ئەەکەین لە باخی لەم مەطعەمەیە لە تایتانیک و ئامانج و مەبەست لە پێکێنانی ئەم دەعوەتانە ئەوەیە بەرزڕاگرتنی یادی پیرۆزی ڕەمەزان و یادکردنەوەی ئەو مانگە پیرۆزەیە و یەکێکی تر لەوانە دووبارە تێکەڵبوونەوەی یەکتر بە نابیناکان لەگەڵ خاو و خێزانەکانی یەکتر تێکەڵبوونەوەیان و بە یەکتر ناساندنیانە و یەکێکی تر لەو بابانەی کە ئیگرێتەوە خۆتان باشە زانم باری دارایی خاوەن پێداویستی تایبەت لاوازە و ناتوانێت بگاتە ئەم شوێنانە یەکێک لە بارە گرنگەکانی ئەوەیە کە بە ئاسانی ئەگەنە ئەم شوێنانە لە ڕێگەی کەسانی خێرخواز و بەرپرس لە خاوەن پێداویستە تایبەتەکە.